دوارە هاتینەوە دوارە هاتینەوە بۆ مەینەت دوارە هاتی ئایسە خاسە ئیدە قەتی نەکەی ئەزاو لە گیان دەستە خۆش خوا دوارە هاتینەوە بۆ سەرا ساڵمەندان چامان کەفتە ئەم بۆ بچەرمە و ڕێچەرمە و هەناسە و مەینەت و بۆ بەختی عاڵەماتە ملمانە خوا ئامان خوا عاقیبەت بەخێرمان کە یا ڕەبی خوا تەوبە لە کردەوەی چەپەڵ یا ڕەبی خوا لە خەیات سەرقەیکی دز و لە ڕانندەی ناشی لە ساحێ و ماڵ ناحەساو لە مەسئول بێعەمەڵ لە شۆرای بێعەمەڵ لە نمایندەی بێعەمەڵ خوا ئامان خوا لامان بە یا ڕەب العالەمین ئەی خوا ئامانەت و یارانەکە و دەسە نازەکان سەقز خوا لامان بە یا ڕەبی ها بەم سەڵای سوحە بەڵێ ئەلو گیان سلام برا گیان فەرموو سەرای ساڵمەندانە فەرموو خاڵ و گیانمانی نەوی براو نەمرێ فەرموو کاکە گیانەکریە قاوگەی لە باوکم بەڵێ قاوگەی لە باوکم نەکاکە گیان جارێ قاو ناکەین هیچ کەسێ سەرای ساڵمەندا خۆ وەک ئیدارات نییە سەبز و باز بێ خاڵ گیان خاڵۆ بە زووە و چاوم پینە کەفتیە گەرەکمە فعلەن هەروات سای بژنەفم تا تێمە خەمەتی فقط قاوێکی لێگە کاکە گیان ساڵی چێ بژنەفیق و کوڕشە جەریانی دێ ئیتر بعد سێ ساعاتە لەخەو هەڵەسن ئەو عانە زەنگ بە تەکیا قسە بکە کاکە گیان بەڵێ لە غوربەتا بووم چەند ساڵێکە نەمدیە گەرەکمە فعلەن سای بژنەفم ئاخر غوربەتی گیان ئەوان دێر لەخەو هەڵەسن خاڵ و گیان خوایش و لێگەم قاوی لێگە ئەی هاوارە دابێدار کوڕکیت ناوی چەس باوکۆ جەمشێر کێ جەمشێر کێ گوڵنیشان کێ جەمشێر گوڵنیشان جەمشێر گوڵنیشان بەڵێ تۆ کوڕ جەمشێر گوڵنیشانی بەڵێ هەی بەڵێ و بەڵا ئەی وەڵڵا بووچە ئێم چەند ساڵە لەکوێ بووی تێ قوربان وتم لە غوربەتەوە لە غوربەتا بووی بەڵێ دەی کاکە گیان قاوفرەمان لێکردا ناچەڵێکی قەتیکە خوا حافزۆ بێ گوێچکە بە کاکە بێژی کوڕەکەتە فۆرەنتێ هەی وتمان کوڕەکەتە فرەوتمان کوڕەکەتە هەر جوامان ناتەوە داناچەڵێکی خەوی قورسە بۆچە ئیتە قەتیکە جا دوای خۆ دەزانی قەتیکە کاکە گیان بووچت تو بڕۆ قای لێگە خوا هەوەرە دابێدا کاکە گیان دێ قەتیکە بەم سەڵای سوحە سەرمەنە سەرمان باوکە دو سێ ساڵ لەمە و بەرفەوتی کردگە دێ قەتیکە ژان ئەی دەردە بێ دەرمان دێ قەتیکە غەریب و بێگازە هەنجاوە شاراویڵە جا چون دڵم تێ باوکە تو وەجیبیڵە تواو بوو دێ قەتیکە سامۆرای دێ قەتیکە چاو ئاوە گوڵ چوە ملدا یا ڕەحم بەرەونا خاڵگیان بەڵێ ئای پەڕێ قوڕم خواگەرە گریە و ئەسپاوە زازیە دابنی تا تێمێوەمە و دامانیا گشتی ماندانیا ئەسپا و وەسایل و ئەسیسە گشتی بێبی وەرە و سۆحابیت خاز گشتیمان دەست نەخوردە دانیا دوسێ دانە گوشی ئایفۆنە و دوسێ دانە لەپتاپە و تعدادی سپاچەکە و دوودانە ئەنگۆشتەر بریلیانە و سەعاتی ڕادووە و ئەوە تعدادی دەسە چەکوشتەس و گشتی بیبی وەرە و خاس ئەرێ تخوا یادگاری باوکمە دەزی لێ نەگەی کوڕە قەتیکە دەردە بێ دەرمان باوکە تەنیا ژێشواڵێکی بوو حەفوە کونایەتیا و قەتیکە ئەو جۆرەوە خستی دانە ڕێگە هاوردووتان بۆ ئێرە و لێوە بێتە سوێ باندڵەوە بە بهترین مەراسمەوە نیامان وەک گوڵ نیامان وەک گوڵ ئەوە بێتە دیق باندڵەوە قەتیکە ئاخوا نەخێر بەڵێ دا قاوکە لە دایکم بەڵێ قاوکە لە دایکم قاوکەم لە کی؟ قاوکە لە دایکم کەڕی کوێنەوە گرگە کاکە گیان مار سەرای ساڵمەندان نییە سەرای ساڵمەندانە فەرموو دێ باشە قاوکە لە دایکم دایکە کییە؟ وەسەت کی؟ وەسەت کاکە گیان نە وەسەت و نە ئەملا و نە ئەولا حەنی ئەسمان وەسەت ناومان نییە قەتیکە چکی لاوەلا گەڕە پەیایەکەی پەیای ناکە قەتیکە کاکە گیان قەتیکە دێخۆ نییە ساڵمەندانە ئەیا کوێ؟ دڵیا پیایەکەوان ساڵمەندانە قەتیکە کاکە گیان قەتیکە
خۆ مەحەڕەم هێن نییە خوڕەم سوڵتان هەر کەسێ دڵ یار کەسێک بێ بۆێرە ئەمە سەرای ساڵمەندانە قەتیکە ناتیا ناتوە دێ قەتیکە قەت خوا آقا سلام ئەی ئاغا گیان سەڵام مرسی مرسی فرمو خەزاو لە گیانم بەخەیربی ممنون خەجاڵەت خۆماتمەوە بەرەو پیریتەوە شەرمەندە بوەخشە فەرمو تەمە ناکەم فرمو خەیرن ئەرێ مرسی خەیرن مرسی کامەجی چای بەرە خەیر تەشریف یاوەرگە دەست و خۆش بێ ناخۆم اختیار دەست ئەوە کەمتەنی شتێکی ماتانی لە خەمە دێوابین و پەزیرایی ئەگەر ئێوە نەوەن ئام سەرای ساڵمەندانە بوونە ڕێگا پەنجەگەل خێرخوازانێ ئێوە نەوێ ئێمە چۆن نەتانینە سەرای ساڵمەندانە بووینە ڕێگا مەمنونتانین یاخوا بەخێربی سەر چاواتی بانگیان دیارە چەنێ ئەهلێ دڵی ئامەم سەڵای سەبح هاتی باقی خێرەکانتر ئەسر شەو ئەوانەتن یاخوا بەخێربی کامەجی چای بێرە ئاقا دەست و خۆش بێ مرسی ناخۆم اختیار تەس حینە خەمەتە ئەگەر محەبەت کەی قۆکەی ئاقا جونێ محبت کە هاوکە لە ئاغا جونم یعنی ئێوە خەیر نین باوکتا لێرە ئاغا جون و بۆ باوک تێژی زۆر دەرەوە ئاغا فرە خەشنن کورە خەشن چەفاتە سوورەوان ئەی هاوارەوە داوە بێداوە فەریا ئەمە سەر و گژ و فڕەکەتە باوکە هەر ێرا بەم سەڵای سوحەبان سەرێ مۆگرگە وەمزانی تو هاتی کومەکی گەی وەم تیپ و قیافەتەوە وەمزانی خەیری خەیرێتە عادی قاوکە ئاغا جوونە بێتە پرسەی تو 1000 جار ئەرزکەم لە خەمەتەوە ئێمە تاک ژاکلینە تەسمیم مانگرد چین بۆ ئەوروپا خۆت خولمەوە هەرزەوی خۆت خولمەوە ئاغا یەواش بابین مۆسەرجێکەکەی خۆم تو جێ تاکوی لە جامع و کۆمەڵگا بەو بەخت ئەرزکەم لە خەمەتەوە ئێمە تەسمیم مانگرد و تاک ژاکلینە چین بۆ ئەوروپا چین لە ئەوروپا 12 ساڵ لە ئەوروپا بووین لە شوێنەوە عودەتمانیاندا کەسە هاتکینە سەو ژاکلین کیە؟ هەمسەرمە یعنی ئوروپایش بەگرتان نەکەفت یعنی ئانە و گشتە سنعەت و علم و تەکنۆلۆژی و نەواوەری ئوروپا فقط ئەم سەر و قڕ و فرا فێر بووی قوربان مودە مودە باوکتان نەخەنە ساڵمەندان نا مودە تیپەکەم مودە سوعبە ژنە یا پیاوە باشە هەبزا و گەشت ئرشادە بە حەق و ناقگیرە بەم خەڵکە بزا ئاواوە سەر و گژی قاچێتەوە هەی هاوار و داوە بێداوە محەبەت قۆگەڵ ئاغا جونم دڵم بووگەسە دڵ گونجشکێکەوە بووی وەمزانی بووگەسە دڵ قەشقەڕێکەوە بیدە دەورمە ئاوە هادیدا حیف ناتانم قەتڵ ڕەحم کەم قاوی لێ نەکەم حیف کوڕکیت عەباس چی؟ عەباس کوڕا عەباسی؟ بەڵێ ئەی بەڵێ و بەڵا ئەو ڕیچەرموەی ناهمەیە شەواندا نیمە شەو دانیش عەکسەکە دیدانیا ئەگیریا بە دیاریە و سۆمای چاوی تیا ئەیوە کوڕەکەم چووە بۆ خارج بێتە نازانم مهندز و دوکتر ئەری وەڵا چێ بکەین دیتر ڕۆزگارەکە خەجاڵەت خۆت خەجاڵەت بی مەینەمەڵ ڕۆزیارەکە سەر و شکڵی وای الو سلام ژاکی آره هم لە فروشگاه ڕفاها خۆ دروەکەی ئوروپا ڕەو خوا بۆ گرێرە احترامیێت حرمەتیێت ئەمە فروشگاه ڕفاز حتما داتی بۆ ماکارۆنی یا سەرای ساڵمەندانە یەواش مەسلەحەتیە هێنەوەسە ئەو نە ئامار تەڵاقتان ها لە خوارەوە مەسلەحەتی دروەکەن بۆ یەک وا بۆ کوژەیاوە هادیدا ناچۆت الو آره ژاکی آره آیستی ما پای خەشن نەیوەی لەو مەرزا ئەوە LCD بیتە کۆڵیا یا لە ناو دانێتی و تا پانکیا بیکەیتە ڕەفیق دانێ ناوسکی بۆ ڕێ وەتەڵ کێشە چاکۆ شۆڕە ئەمرە نەمێنێ جوونی فور لۆپز کامەجی خاوکەن لە کەعەباس بابێت کامەجی دخترێک کاکۆن بسەر وای خەبەر از من ببەر وای بگو بیارم که دوستش
كعباس باید آی. برقصه كعباس باید برقصه کامەجی جەجن تەوەلد و موارە کار ڕەحیم گیان کامەجی بیا بالا ئەی، هەزار جار ماڵ یاوا شرکەت سەنعەتی فەنیەی دڵنەواز کامەجی ئەی کەعبەس کەعبەس ئەی 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 کەعبەس کەعبەس ئاوە چەس لەم ئاخر پیریە و کەعبەس هەر تۆ ماوانە دیەوە جرەیان چز لەو دی و جەجن تەوەلد ڕەحیم گیانە کوێزە ناوسا ها دەورسا جەجن کەعبەس تەوەلد چاو قاوگر ئەم وەناو کەعبەس شوورەی عیبە هەر تۆ ماوانە دیوە عیبە دێ چە بگەین خۆ حیچکە نای شایی خۆشیکمان بووکە ئەشی خۆمان لەو دی و گەرمیگەین بوو خۆمان کەعبەس ها مەلاقات تاتیوە ئەم آقا وەناو جون مەلاقات تاتیوە مەلاقات آقا جون ئای آقا جون بەزمەکەمان و شێوان تازە قڕێگاتوم کەعبەس آقا جون سلام لە ئیسلام کە نیش کە شیری نەکەم کەعبەس آقا جون ئەی دێر سلام. ئاغا ڕۆڵە گیانتەکە و لاو ئاوەکەی سەردە دەستپێشمان بۆ ناگیری ئەمەر و خوا آقا چتان کریێس آقا جونم حافظه لە دەستۆکە ئەمە خو جوانی جە چۆن قسییانە ساڵمەندان خوا هەواردا بن ناو چاو آقا جون بوس هی بوس بوس چێتە خۆ نەوشافەرین نییە باوکتە خوا بۆگرێ بوس بوس چێتە شێتە نا کەعبەس ناو چاو مسی مسی کەعبەس کوڕەکەت واوەتە چووە بۆ غارج دەی کوڕەکە واوەتە چووە بۆ غارج نا ئیسە خاس بووە ئیسە فرە خاس بووە چی؟ ئەوە جاران و تەڵخمان لێ چووە چی جاران پەنجەرەکەمان یەکجدارە وەلی ئیسە بووە سە دووجدارە شرکەت سەنعەتی دڵنەواز پەنجەرەکانی خسێجی ینی ئاونە گەرمە ئاونە خۆشمانە ئەوە فەرقەکە کەعبەس لەو عانە و دڵنەوازات ئێستا قسەرما و گەرما ئیتر جوڵی تری پیادگە وەردە و کەعبەس کوڕەکە تەیژم واوەتە چووە بۆ غارج ئەوە دەیها ناو پەروەندەکەمە من کوڕێکم بوو 10-12 ساڵ لەمەوە بەر هەرچێکم بوو هەڕاجم کرد هەناردم بوو خارج تەحسیڵکە دەی هاتیەسە و مسی هاتیەسە و ئاوە مسیە آقا ڕەمەزانم نابوو خۆمم کردگە بە مسی ئیسە کامیت مسی مسی ڕەمەزان ئەوە مسیە مسی چا؟ ئەوە مسیە سلام آقا جون ئەمە تو مسیت؟ ئەمە تو کەعبەس. مسیت بەروا باوکم خوێنیە ڕژنە کەعبەس نا 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 شوورەیە ئەوە ناراویا دڵما قەی ناکە حەچێ کوڕە هەر ئیشتباکە کەعبە کار لە ئیشبانیە تو نازانی قەی چێکە ناکە هەر کارێکی کردە قەی ناکە ئەمە مسیە ئەوە مسیە بەگیان تو لا با خۆمی پیگەینم کەعبەس شوورەیە کورە چون لە بیر مەچێتە و چون لە بیرم چێتە و هەر هیچی من تواو مردمەزانی ئەوە لە جام جەهانیا گوڵتە بووجدا لە ئێران ها چی مسی کورە کەعبەس ئەو نازانی ملت ئێران تەنیا دڵخۆشیە و فوتباڵەسە با بوودا لە لولەکە ئەمردی کەعبەس لێناو با خۆمی پیگەینم کەعبەس ئەوە ئەو تۆ مەسیت خوا بگرێت تۆ حەڵەبیش نیت کەعبەس بۆ چێ گوڵدەدا لە ئێران ئەوە نییە ئاخ باگەی مەکاکی ڕۆژ کەعبەس ئەوە نییە ئەو مسیە نییە ئەمە کوڕەکەت هێن ڕەمەزانە ڕەمەزان وەی گرگە مسی ئەوە ڕەمەزانە ئەمە ڕەمەزانە ئەی چە دێخۆوەقە و شەشەڵانێکی ما کەعبەس ئەوە ڕەمەزانە هاتیەسە و آقا جون بچێوەکەی آقا جون ڕەمەزان گیۆن حیف بەر ڕەحم ناگیری حیف چه پەروارێکە بووە چاخۆی آقا جون ئەی ژاکلین ژاکلین چشم انتظارە حالا ماڵا هاتمە شوێنت بێتوەمە یعنی ئیتر ناترسیلیم بۆ چە ترسیالێت ژاکلین تازە گۆزامانە و واوە ئانی باوکتە قوزی مندا چۆڵەکەم لێم هەڵەزریێ ئیترم بۆ بەختە یەکتەیە لە ڕێی سەقز و بانا بوو بۆ چە ئەچوە لە بانا لە پاساج خدریان ڕۆژ لە بوو خەتلە بیەسەن بوو ژاکی گیان چاو پێبێژم چاو پێبێژم حیف بەر ڕەحم ناگیری ئەمە های دەکوێنە 12 ساڵە خوێن لە چاومتی ئەو نەتواشای ئەم دەرو دریامە کرد آقا جون ڕزگارەکە خەجاڵەت بێ خۆتە خەجاڵەت بی مێنە من ڕۆزگار بۆ چه خەجاڵت بووم نا تۆ ناژم قسەی ئەیژم باوکی احترام باوکە بۆری
چاش کەم ڕەفیقەکانیشم بێنە شوونیان بیاوەنەو احترام باوکە بۆنی خاس باوکم نەما نا باوک تۆ ناژم کە عەباس خوا عەفویگا بەوەیژم ئەها کە عەباس سەرمان لی بەی بیتەوە بانچاو بانچاو بای 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 آی، بای لێ بای. بڕۆ خۆنی دەفرودگا بای بای چاکەی لێ بڕۆ ئاخری خوا مرام میدان نەجاتم بوو لە ئینشاڵڵا ئەوانی ساڵماندا ڕۆژێ چنەوە آقا جون ئاگیان ایشم آقا جون ئای ئەیژم گویا چتێ بەناوتۆ لە بانگا دەراتکە ئیشم کارتەکەت پێرە با لە سەرە ڕێگەکە و بیوەینەوە های های ڕەمەزان یان بچە و قشتە ناکەیتە پلکە حالا دەزم تو بزە ناگەی چێژی چێژی یارو جایزەکە چەو 4 ساڵەمەوە برمە و کام یارو هین بانگەکە ها دەی ئەوە نەما ڕۆڵەگیان ئەوە نەما داوایە واکە های های آقا مگە چتێ بەناوی و دەرناکە ئێوە خواردوویتان لە هەڵقوبتان نەیگەشتمەوە ئەمە بۆیەوە خواردیە سەر لوتۆ نەخێ نەچووکەسە هەڵقۆمیمە ئای باوک ئەوە پوڵی بوو 173 چوارتمەنی بوو لە بانگا بەناویە و دەرات و ئەهاتن پوڵیان جەمە کردەوە کاس وتیانە و کەمەربەنی سەقزە و فرودگاکە و بازی شوێنگەلتر ئابۆ جۆرە پوڵی گەرەکە خۆ حەشکە نییە پوڵ بادە سەقز خۆ ئەڵی دەحەلکوێنە حەشکە پوڵ بە سەقز نا فرودگاکە کەفتێڕی ها ئەیجا ئەیژم ئاو مەسئولیت سەقزە مانگی دەڕاڕنە تاران هەر پوڵیان پێ ناهان تمەنێکیان پێ ناهان گەرەوە بۆ سەقز کوڕەکەی مەجی هات سەر باوکی باوەتی فرودگاکە کەفتێڕی نا جارێ نەکەفتی ڕێ فقط خەلەبانی نییە کەعەبا چه خەلەبانی نییە جارێ حەج خەوەری نییە حاڵیت بوو کوتێکی دا بەوانە و باقیگەیش چە پێکرد کەعەباس من وتم گوایە لێرە ئەمرم گشتیم کردە خەیرات و حەسەنات و لەوە دوا کوتێکی دیماوە ڕەفیقەکانم بر بوو شماڵ بووچە چون بوو کلوچەی نادری لە لاهیجانە کاروچت ئایسەیت ناشە شتێکی ماوێ ئاوا باوکێک دەست ها افتخاری پێوکە ئاوا باوکێک دەست بڕین شاگژی ئەژی ئای کەڵەشێ چوەسە ناوسەری ئەمرە نەمێنێ ئاخری علی نەجاتم بوو سلام شاکی وەلی ایشم زەحمەت فرم شاکی دایەوان شاکی بینە بدبخت بیتەوە. بووین آره ایشی هیچی کی نماگە کشتی خش کردگە الحەمیلا کەعەبا شاکی ئەرواح باوکت ها؟ بابی تێرمەوە ئەژم الحەمیلاوا چویتەوە خۆ الحەمدلله خێرەوێ خاس باش. وەلی بەینابێ ئەژەم آقا جون ئا ئەگەر ئیجازە بەی دێ من بچم لەسەر خیابانەکە و دانەی تاکسی بگرم بیتێرم لەبەر دەرگاکە سواری کەم و بیوەمە دەی خۆ کۆچە و ماڵ ناگۆزیتەوە باڵی بگرە بیوە سەر خیابانەکە ئەو بووچە وەک ناو دەلیران تەنگستان قسان من چازانم ئەمە چه زوانێکە هاوردی ێسەوە دەی خۆ کۆچە و ماڵ ناگۆزیتەوە باڵی بگرە بیوە سەر خیابان